السلام علیکم و رحمت الله و بەرەکاتوو. پێ خۆشحاڵم لە ڤیددیۆیەکی تازە و لە لەگدانەوەی خەونێکی نوێداتمەوە خزمەتتان. لەم ڤیددیۆیەدا باسی خەوبینی نەکەم بە شوێنێکی تەنگ و تەسک و تەنگەبەرەوە، واتە کەسەکە لە خەونەکەیدا دەبینێت لە ناو ژوورێکی زۆر تەسک و تەنگەبەر و بچووکدایە، یاخود بە شوێنێکدا ڕێدەکات ئەو شوێنە زۆر تەنگەبەرە، یاخود لە دەرگایەکەوە دەچێتە ژوورەوە یاخود دێتە دەرەوە کە زۆر تەسک و زۆر بچووک و زۆر تەنگە. واتای چییە؟ شوێنێکی بچووکی تەنگەبەر لە خەوندا. شوێنی تەنگ و بچووک لە خەوندا واتە ماوەیەکە کە ئەو کەسە ژیانی زۆر قورس و گران و ناخۆشە و تێپەڕ ئەبێ بە دژواریدا و زۆری خەم و کێشە و مەشاکیلەکان لەسەری زۆر بوون، واتە کەڵەکە بوون. بۆیە خەو دەبینێ بەوەی کە بە شوێنێکدا دەڕوا کە تەنگەبەرە و یاخود لە ژوورێکدایە زۆر تەنگ و تەسکە، یاخود لە دەرگایەکەوە دەچێتە ژوورەوە یاخود دێتە دەرەوە زۆر تەنگ و تەسکە. و هەر کەسێک کە ئەم خەوە دەبینێت واتە لە ئێستادا خەم و پەژارە و کێشە و مەشاکیلەکانی زۆر قورسن لەسەری و ناخۆشی کردوون و ئەکرێ ئەو کەسە لە خەوەکەیدا هەست بکات کە ناڕەحەتە و یاخود بەلایەوە ئاسایی بێت. ئەگەر لە ژیانی واقعیدا ئەو کێشە و مەشاکیلانی کە زۆر قورس و گرانن و دڵتەنگی کردوون و خەم و پەژارەکان لەسەری زۆر بوون، ئەگەر پێی ناڕەحەت بێت و پێی بێتاقەت بێت، ئەوە لە خەونەکەشدا دەبینێ پێی بێتاقەتە، بەڵام ئاسایی بێ بەلایەوە واتە ئەوەنە ڕاهاتوە لەگەڵ کێشە و مەشاکیل و خەم و پەژارەکانیە و ئاسایی بۆتەوە لای و هیچ کاریگیرێکی ئەو تۆی لەسەر نییە. و هەر کەسێک ببینێ لە خەویدا لەو شوێنە تەنگە دەچێتە دەرەوە و یاخود لە دەرگایەکی تەنگ و تەسکە دەچێتە دەرەوە، یاخود لە ڕاڕەوێکی تەنگ و تەسکە دەچێتە شوێنێکی فراوان و فەریح، کە ئەمەیان واتە دەرچوونە لە هەموو ئەوانەی پێشوو، واتە خەوێکی مژدەبەخشە، واتای کۆتایی ئێش و ئازارەکانێتی، کۆتایی دڵتەنگی و نەمانی قەرزاری و نەخۆشی و گرفتەکانێتی و قەیرانەکانێتی و ئەڵڵاه عالەم لەوانەیە هەستان بێ بە بڕیاری دروست و ژیرانە و ئاقلانە و ئەکرێ گوێلێبوون بێ لە هەواڵی خۆش و سەرکەوتن بێ بەسەر کێشە و مەشاکیلەکاندا و گەڕانەوەی ئەڵڵاه عالەم لەوانەیە گەڕانەوەی ماف و حەق بێ بۆی ئەگەر ماف و حەقی لێداگیر کرابێ. و زۆر جار لەوانەیە بۆ کەسێک کە خێزاندار بێ واتە سەرکەوتنە بەسەر کێشە خێزانی و کۆمەڵایەتیەکاندا بە ئیزنی ئەڵڵا بە تایبەتی ناکۆکی لەسەر بابەتێکی دیاری کراو کە هەردوو لا بە مافی خۆیانی دەزانن و گەڕانەوەی حەق و مافەکەیانە بۆ ئەو کەسە. بەڵام ئەگەر کەسێک لەوە پێش لە مەعسیەت و تاوان و لە هەڵەدا بوو بێ، بۆیە دەبینێ لە شوێنێکی تەنگ و تەسکدایە، واتە کەسێکە کە هەڵدەسێ بە تاوان یاخود بە مەعسیەت و دەرچوون لەو شوێنە تەنگ و تەسکە، واتای ئەوەیە بە ئیزنی ئەڵڵا تەوبە و هیدایەتە و گەڕانەوەیە بۆ لای ئەڵڵا. و هەمیشە دەرچوون لە دەرگایەکی تەسک و تەنگەوە واتە فراوانی ڕزقە، چونکە ئەکرێ واتایەکی تری ئەوە بێ کە کەسێک ببینێ لە شوێنێکی تەنگتایە واتە کەمی ڕزقێتی، واتە قەیرانی ئابووریە و لەوانەیە قەرزار بێ ئەو کەسە، بەڵام دەرچوون لێی واتە دەرچوونە لەو قەرزاریە خۆ دەرچوونە لەو قەیرانە مادی تێی کەوتووە و ئەگەر لە دەرگایەکی تەسکەوە بچیتە دەرەوە واتای فراوانی ڕزقە و نەمانی قەیرانی داراییەوە دەرچوونە لەو قەیرانەی کە تێی کەوتویت. و لە کۆتاییدا سبسکرایبی چەناڵەکەمتان بیر نەچێ بۆ ئەوەی هەموو ڤیدیۆکی تازەتان پێ بگات. سەلام عەلەیکوم و ڕەحمەت الله و بەرەکاتوو.